ناوی سیانیم غەریب ئەحمەد کەریم لە دایک بووی کاژا و شاربەژەر لە تەمەنی 13-14 ساڵەیە چوونێتە کەرکووک هەتا 61. بووم بە پێشمەرگە بیدعەیە شۆڕشی ئەیلوول یەکی 63 لە هێزی باڵک منتیقەی سیتەکان. چەند جارێ برینار بووم ویتەی شەڕ و شەڕی هەموو شەڕەکان بەشداریم کردووە. تۆزێ وریا بووم، گەنجیش بووم، مناڵ بووم، تەمەن 18 تەواو نەکرده بوو، ئەم بڕنەوەی پێشکەش کرد. ئەو کاتە خوا ئافووی کە فەڕەنسا حەریری لەوێ لە دارایی بوو. ئەو کاتە پیانەوە خەبات لە قوو ناوچەوانە نەبوو، هەر خەبات و بەس. بۆی کوێ تێچین بۆ خەبات، کۆبوونەوەمان هەیە لە خەبات. ئاو معاشەکەمان 15 بوو، ئەو بە 3-4 مانگ جارێک بۆمان هات. هەر یەکێکی سەیەکی تووتنمان بە عیلاقەوە بوو، حکومەت سیغاریە داینێ، سیغارەوە کە لە سیتێکن پێڵێن سیغار. لەوێ سیغاریان بۆ نادێن لەگەڵ 15-50یەکە، سیغارە 2 سیغار مانگی. اینجا تووتنی لە هەر دێکە تووتنمان نەمایە بچوونایە تا هەش دێیە کیسەکەمان هەدا بە خاوەن ماڵەکە، هەموو ماڵێ تووتنی هەبوو، تووتنی بۆ تێکردینەوە. لە سەرۆک بەرزانیەوە بیگرێ ئەتایەتە خۆرەوە. 2 جار سەرۆک بەرزانیم دیوە، جاری 50 دیناری ئەومەتی. ئەو ڕسمە سەرۆک بەرزانی لەو کاتە بۆ خزمەتی گەیشتم. لقێکیان تەشکیل کرد بۆ سعدی سەعید، دەمی لەو لەخە بووم بە سەرفەل. تا نوکتەیەکی ئەوەشتان بۆ بگێڕمەوە، پێشی ئەم سەعدیە کەوتم، ئێستا ماوە لە هەولێرە. شەو وەچوون بۆ سەر ڕەبایە، هەر لە بن ڕەبایەکە پێشی کەوتە بووم، هەر بن ڕەبایەکە تفانکەیە بە عەرزە. وە تۆ چیەکەی؟ تۆ لە من پیاوتری؟ دەوەرە بۆ کوشتن بڕۆ، بڵێ من تۆ مەڕۆ من پێش دەکەوم. تە کوشتم و خۆ نەدەزانی ئەکوژدێ ئەمێنێ. ئەو ئازەیەم لەو سەلەقە بینی، خۆشم یعنی خۆم بە ئازازانی، بەس ئەو لە من ئازاتر بوو، چونکە وتی نابێ پێش من کەوی. ئەو کاتە ئاوا بوو. لە منتیقەی شوان 63 بوو یان 64 بوو، لەبێ ژنم هێنا. ئیتر هەر ڕێک گواستمەوەی تر هەج مناڵیە مناڵانە بینی هەر یەکی لە بنی شاخێکە لە دایک. لە منتیقەی شوانەوە بیگرە ئەتاک و پێنجوێن، هەر مناڵێ لە بن شاخێکە لە دایک. بە هەموو معناویەتێکەوە، بە هەموو چەک و پارە و فیشەک و هەر هەمووی بەشداریم کردووە. ئەینجا دوکانەکەم بەرەی کوردستانی بوو، ماڵەکەم بەرەی کوردستانی بوو. هەچ کەسێ شۆڕشگێر بووایە لای من ئەوە نەبوو کە بڵێم ئەمە یەکێتیە، ئەمە شیوێیە، ئەمە حەسکە. لام یەک بوو، یارمەتی هەمویانم ماوە، بەس بەداخەوە بازێکیان ماون هەر لێم ناپرسن، هەر مەرحەبایم ناکەن.
وەکو پێشمەرگایەتیەکە هەر خۆم لە خۆم و فێر بووم تانیشتم مابوو لێرە نەک دووکانیش کوڕێکەیە خوا عەفوی کە شێخ اسماعیل بۆیەچیە لە کانێسکان لەگە حاجی عەبدوڵا بووە حاجی عەبدوڵ زاوا مابوو وتی خانوویەک هەیە لە تەنیشتمانەوە لە تەنی دووکانەکەمەوە لە کانێسکان وەرە بیگرە وتم وەڵا مەمنوونی شەبم وەڵا هاتم تەمەشام کرد باش بوو دوو قات بوو قوڕ بوو ئیشم تیا کرد هەم دووکان بوو هەم خانۆ ماڵەکەشم بوو ئەو کاتە مناڵم زۆر بوو ئێستا ماشەڵڵا هەموویان گەورە بوون و شویان کردەوە و وەزیفەیان هەیە و چیمانە کرد لەسەر شۆسەکە دامەنەنە کورسەکان ئەوەی شکابێ هەر لەسەر شۆسەکە و ئەوەشی کەچاکمانەکە لە لەسەر شۆستەکە دامەنە جا ئەم فافۆنانەمان سپی ئەکردەوە بەتەلی حاج شوردن وایرەکەمان جوان بەتایید ئەشۆرد ئینجامان بەستەوە یعنی بۆمان تازە ئەکردنەوە کورسی بە نیو دینار زاکمانەکە ماوەیەکی زۆر لەم کورسانەمان چا کرد پیرەژن و ئەوانە هاتن دوعایان لە حەفلەکە ئاخە ئەو کاتە کورسی و شت نەبوو بۆ حەفلە ماڵەکان لە ماڵەکان دەرودراوسیە کۆیانە کردەوە لەم کورسیانە جا هەرێکی پەڕۆیەکی پێوە بەس بێرەوە بە ئینەکانیەوە کە ون نەبێ جا کە ئەشکا لە حەفلەکە ژنەکانی هێنا دوعایان لە حەفلەکەیە کرد بە خۆشییان دەبێ و نازانم بەچی کورسەکەیان شکاردوی مردوانە بۆ حەفلە دوای من بیرۆکەیەکم بوو هاتووتم باشە ئەمە لە دەرودراوسێک و ئەکەنەوە بۆچی هەنێ کورسی نەکەم بۆ کریە قوتعەیەکم نووسی دەستم کرد بە کورسی چاکەن و کورسیمان هەیە بۆ کرێ 50 کورسی بوو بە 100 بوو بە 200 400 کورسیم دروست کرد بۆ کرێ ئەو 400 کورسیە کە ڕۆیی بۆ کرێ 15 کورسی 16 کورسی بەشکاوی هاتەوە هەر کورسەیەکی 15 دینار مەسەن بۆ چاکردنەکەی یعنی ئەگەر ئیشی دەرەوەشمان بۆ ناتار بە ئیشەکەی خۆمان بڵێن کریە و پارە و مەسروفەکەمان دەرەچوو حسەی مەسری خوا عەفوی کاوە ژوورێکم مابوویە لە دوا پشتی دووکانەکەمەوە ئەیتر جار بەجارێکی یارمەتی ئەیداین بەس نەک وەکو شاگرد بەس یارمەتی ئەدەن چاک یارمەتی ئەدەن بە درێکی شینم بۆ کڕی بوو هەچ کاتێ سەقلەت بووینە بەدلەکەیەکدا بەری و یارمەتی ئەدەین جا ئەونا بە تایبەتی جێژنەکان ئیشمان زۆرە بوو 7 سەعات ئیشمانەکە بڵێن ڕاپەڕین و دوای ڕاپەڕێنەوەی تر ئەوە کە لە ڕاپەڕینەکە خوا عەفوی کە عوسمانی قالە منەوەر ناسرا بوو بە خاڵە عەفان جا زوو هەر بە یەکۆبین برادەریم هەبوو زوو لەگەڵیا هات بۆ ماڵەوە بۆ لەم وتی کا غەریب بۆ نایی بەتالیۆنێکە بۆ بکەم و کورە بابە بۆ چیمە بەتالیۆنی چی وتم ئەوە بەت مناڵەکان پێنیشان ناوتم لەخوا بەزەوە بەتالیۆنەکەمە ئەوە کورسیە بەسێ ئەوە کورسیە کاتەوە ئەوە شکاوە چاکیەکە دەستی کرد بە پێکەنین وتی وەڵایە هەر حەز دەکەم بەتالیۆنێکە بۆ بکەمەوە وەڵای تر بەتالیۆنێکی بۆ کردمەوە لە هێزی قەیوان لەوێ بووم بە پێشمەرگە گەڕامەوە بۆ پێشمەرگایەتی هەتا 2001 2002 ماڵەوەمان نەخۆش کەوت لەوێ لە هەولێر ئیتر من وازم لە پێشمەرگایەتی ئەنا لەبەر خاتری مناڵەکان خانە نیشتینیان کردم بە 220,000 ئێستا 220,000 معاشەکەم لە ئامر بەتالیۆن و شۆڕ و شو ئەوە ئەوەیە
زۆر عەزیزن لام هەردووکیان ئەم دوانە زۆر عەزیزن لام. یادەوەریان زۆرە چەندە تەمەشایان بکەی چۆن ئیتر ئەوە تەمەشا ئەکەم شەو ئەوە ئیتر ئەتا خەو لێەکەی یادەوەریەکی زۆر خۆشە تا بڵێ خۆشە. ئەوە یادی کاتی خۆیەتی بڵێن لە شەستەکانەوە تاکو ئەم دەقەیە سیانزە مناڵم هەبوو بۆ هەر سیانزەکەیان هەریەکی کورسێکم دروست کردووە خاص بۆم دانابوون بەو یادەوە ئەو سیانزە کورسێم دانا وایە چواردە بووایە بەس یەکێکیان قەزە بەڵای تۆی بردووە خێزانەکەم ئەوەمە لێ دەرکردووە خۆمان سیانزە ماینەتەوە گریانم دێ بۆ ئەو حاڵە بۆ ئەو ژیانەکە کاتێک خۆی تیابوون و ئێسەی لە چیاین بە تەنیا بۆ خۆم لەم ماڵە دایمەن لە بەرچاو من ئێستا ئەو کورسانە ئەبێنم دایمەن لە بەرچاو من مناڵەکانم.